بەشێکی زۆر لە خاوەن پێداویستە تایبەتەکان پشتگیری خۆیان بۆ لیستی 147 کۆمەڵی دادگەری دەردەبڕن و دەڵێن تاکە هێزە لە ساتە سەختەکان پشتگیری کەم ئەندامان بووە و لە سەرما و گەرما هاوکاریان بوون. ئەوان ئاماژە بەوەش دەکەن کە ئەم موچەکەمەی وەری دەگرن بەشی پێداویستیەکانی ژیانیان ناکات ئەگەر هاوکاریەکانی کۆمەڵ و دەستگا خێرخوازیەکانیان نەبووایە تووشی گرفت دەبوون. ماڵ هەیە لەم شاری سلێمانیە سێ کەمەندام لە ماڵێکایە دەرمانی ئەوێ دایبی ئەوێ دارشەقی ئەوێ شتی ئەوێ لای لێ ناکاتەوە حکومەت. بەڵام پاش فەزلی خوای گەورە کۆمەڵی دادگەری توانیوێتی لە ڕێی کارە خێرخوازەکانیەوە لا لە کەمەندامان کاتەوە هاوکاری کەمەندامان بکە هەم کەناڵی پەیام هەم دەستگاکانی دەستگا خێرخوازەکانی توانیوێتی دەستێکی پۆڵاین بێ لە پشتی کەمەندامانەوە. ئێمە سوپاسی خواگەین پاشان کۆمەڵی دادگەری کە توانیوێتی چمکێک سەرەگوریسێک ئەگەر بێت و ئەو دارایی کە بەدەست حکومەتی هەرێمی کوردستانەوە بەدەست کۆمەڵی دادگەریەوە بێ کوردستانمان بووەکە بە دووبەی. ئێمەی کەمەندامان سپاسی خواکەن کە کۆمەڵی ئیسلامی هاوکاری کردوین و هاتوین بەدەممانەوە و ئێمەی کەمەندامان حکومەت هیچ ئیشێکی بۆ نەکردوین لە بواری دادووە. بەڵام سپاس بۆ کۆمەڵی دادگەری هاوکار بووین لە نەوت و لە موچەیە لە هاوکاری بەخشینە لە هاوکاری هەنە سپاس بۆخوا ئێمە کۆمەڵ بەدەممانەوە بووە. بەزۆک و حکومەت چەندین ساڵە حکومەت هیچ شتێکی بۆ نەکردوین لە هیچ شوێنێکە. ئێمە وەکو کەمەندامان کاکسۆران لە بەغداشە هەوڵی چاکی بۆ داوین. کاندیدێکی کۆمەڵی دادگەری بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڵێن بە خاوەن پێداویستی تایبەتەکان دەدات ئەگەر بچێتە پەرلەمان وەکو ئەرکی لە پێشینەی کار بۆ دەستکاریکردنی موچەی خاوەن پێداویستی تایبەتەکان دەکات کە چەندین ساڵە بەدەست موچەی 100,000 دیناریەوە دەناڵێنن. پشت بەخوای گەورە بەڵێنە دەین بە تایبەت بە چینی چەوساوە و هەژاران کە ئێمە لە پشتیانە بین بە پرۆژە یاسایی زۆر باش و بڕوای تەواومان بەوە هەیە 100,000 دینار بە هیچ جۆرێک بەشی قوت و بژێوی خاوەن پێداویستی تایبەت ناکات دەبێت بە پرۆژەی شایستە موچەکانیان وێڕای هاوتاکردنی لەگەڵ حکوومەتی ناوەندی و هەروەها من هاوکاری زیاتریان بۆ سەرف بکرێ لەبەروی بەشێکی زۆر لەو خاوەن پێداویستی تایبەتانە ئەسڵەن توانای ئەنجامدانی هیچ کارێکیان نییە. کۆمەڵی دادگەری کوردستان باوەڕی وایە دەبێت هەموو چینەکان بە دادگەرانە خزمەت بکرێن نابێت چینێک پڕ بێت و چینێکیش قڕ. بەردەوامیش نوێنەرانی لە هەر پلە پۆستێکدا بوو بن کاریان بۆ ئەو ئامانجە کردووە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.